هاوڕێیان ئەم کاتتان باش بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. لە پرۆگرامی لاپەڕەی سۆما کە ئەمڕۆ ئەڵقەی یەکەمە باسی کتێب خوێندنەوەکەین و باسی کاریگەری کتێب خوێندنەوەکەین. ئەمڕۆ من باسی سێ کتێبەکەم کە زۆر سوودم لیان بینیوە. ئەم سێ کتێبە زۆر شت لێوە فێر بوومە و هەروە کاریگەریەکی زۆر پۆزەتیڤ و زۆر ئەرێنیان لەسەر من جێهێشتووە. ئامانجی سەرەکی من لەم بەرنامەیە کە پێڵەن لاپەڕەی سۆما کە چەند ڤیدیۆیەک پۆست دەکەم لە کەناڵەکەم حەزم کرد بەشێکی کەناڵەکەم لە یوتیوب تەرخان بکەم بۆ ڤیدیۆی کتێب خوێندنەوە. ئامانجەکەم ئەوەیە کە بتوانم هانی گەنجان بێم زیاتر کتێب بخوێندنەوە و ئەگەر حەز لە کتێب خوێندنەوە ناکەی بەڵکو بتوانین ڕایتەوە بگۆڕین لەسەر کتێب خوێندنەوە و بتوانی کتێب بکەی بە هاوڕێی خۆت. و شتێکی تریش پێش ئەوەی دەست بکەم بە باسکردنی ئەو سێ کتێبە حەزم لێیە ئەو شوێنەی کە خۆم تەرخانم کردووە لە ماڵەکەم بۆ کتێب خوێنەوە پیشانتان بێم کە خۆم ناوە ریدینگ کۆرنەر، یعنی کۆرنەری کتێب خوێندنەوە بۆی هەر کەسێک هات هەر ئەو شوێنە ببینێ حەز بکا کتێب بخوێنێتەوە. سیرکەن لەگەڵم. من ئەم کۆرنەرم دروست کردووە لە ماڵەکەم بۆ کتێب خوێندنەوە. با پیشانتان بم. من کە ماڵەکەم گواستەوە یەک کۆمە کتێبم بەخشیەوە، گینا کتێبی زۆرترم هەبوو بەڵام ئەمانە تازە کڕیومە. ئەمە یەکێکە لەو کتێبانی کە زۆرم لە لاوە خۆشەویستە پەیامبەر و بزەم زۆر بەتان خوێندوتانەتەوە. کتێبی کوردیم نییە، چەند کتێبێکی کوردیم هەیە یەک دوان ئەگەر هەڵە نەبم و ئەمەش. بە هەر حاڵ ئەم مەجموعە کتێبم ماوە، لێرەش بەشێکم هێشتۆتەوە. لە ڤیدیۆکانی داهاتوو باسی ئەم کتێبانە ئەکەین، بەڵام ئەمڕۆ باسی ئەم سێ کتێبە ئەکەین کە بەڕاستی ئەم سێ کتێبە زۆر نازدارن لە لای من. ئەنجا بزانم بە دڵتانە ئەم شوێنە ڕای خۆتان بنووسن لە کۆمنت. ئێستا لەم ڤیدیۆ باسی سێ کتێبەکەین کە ئەم سێ کتێبە بەلای منەوە تەنها ڕای خۆمە سوودێکی زۆریان هەبووە بۆ من و من لە ڕێگەی کتێب خوێندنەوە زۆر شت فێرە بم. هەردەم هەوڵێم ئەو کتێبانە بخوێنمەوە کە خۆم پێویستیم پێیەتی بە جۆرێک پێویستیم بەو زانیاریە هەیە کە لە کتێبەکانە هەیە. زۆر گرنگە بزانی چی ئەخوێنیتەوە و هەموو کتێبێک نەخوێنیتەوە. لەوانەیە زۆر کتێب هەبێت کە بۆ نمونە ئەو سوودەی نەبێت کە تۆ بەدوایە ئەگەڕیت. کتێبی یەکەم کە من زۆرم بەلاوە خۆشە کتێبی دۆپەمینیشن. ئەنجا شتێکی تریش ئەم کتێبانە من زیاتر هەوڵێم بە ئینگلیزی بخوێنمەوە بۆ ئەوی زمانەکەم باشتر بێت. ڕاستە کاتێک زۆرتری بە تایبەتی ئەگەر بە دوای وشەکانە بگەڕێ بزانی ئەم وشەیەمانای چییە کاتێکی زۆرتریەوە، بەڵام زۆر شتی لێوە فێرەبی. ئەمە دۆپەمینیشنە. ئەمە باسی چیەکە؟ نووسەرەکەی ناوی ئانا لەمپکی ئانا لەمپکی خۆی دکتۆری پزیشکی دەرونیە. دۆپەمین باسی چیەکە؟ باسی ئاڵوودەبوونەکە. خۆی وشەی دۆپەمین هۆرمۆنێکە لە مێشکەوە دەرئەدرێت کە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە یان ڕۆڵێکی گرنگی هەیە لەو هەستانەی کە ئێمە دەری ئەبڕین، بۆ نمونە چێژ و دڵخۆشی، دڵتەنگی، خەمۆکی و زۆر هەستی تر هەیە کە ئەم هۆرمۆنە لە مێشکەوە دەرەدرێت. ئەم هۆرمۆنە بەرپرسیارە لێ و کاتێک مرۆڤ ئاڵوودە ئەبێت بە سەرچاوە زۆر هەیە کە ئێستا باسی یەکەم. کاتێک مرۆڤ ئاڵوودە ئەبێت باڵانسی ئەم هۆرمۆنە لە مێشک تێکەچێ، یانێ ئەگۆڕێ و هەر کاتێک باڵانسی تێک بچێت ئەوە کەسەکە چەند نیشانەیەک لەسەر کەساتی ئەو کەسە دەرەکەوێت. بۆ نمونە ئەگەر ئەم دۆپەمینە ڕێژەکەی زۆر بێت ئەوە ئەو کەسە ئەگەری هەیە تووشی خەمۆکی بێت، ئەگەری هەیە تووشی دڵراوەکێ بێت و هەندێک جار ئەبێتە هۆی ئەوەی کە زۆر تند و تیژ بێ کەسەکە یان تۆزێ کاردانەوەی بەهێزی هەبێت یان زوو هەڵ بچێت. ئەنجا ئەم کتێبە ئەم دکتۆرە بۆ نمونە خۆی هەر پزیشکە دکتۆرەیە و نووسەری کتێبەکەشە باسی ئەو نەخۆشانە ئەکات کە ئاڵوودە بوونە و هاتوونەتە لای بۆ چارەسەر. لێرە
مەبەستی نووسەرەکە لە وشەی ئاڵوودەبوون تەنها مادە کحولیەکان و مادە بێهۆشکەرەکان نییە. باسی زۆر شتی تر ئەکات کە ئاڵوودەت ئەکات بەو جۆرە دایان ناوە، یعنی لە هەموو جیهان کە تۆ وەکو گەنجێک وەکو کەسێک پێی ئاڵوودەبی. سەرچاوەکان زۆرن، تەنها مادە کحولیەکان نین. مەبەستی لێرە چییە لە ئاڵوودەبوون؟ ئاڵوودەبوون بە سۆشیال میدیا، ئاڵوودەبوون بە مادە کحولیەکان، ئاڵوودەبوون بە زۆر خواردن، یان خواردنی زۆر کە کێشت زیاد ئەکات، ئاڵوودەبوون بە بەکارهێنانی مۆبایل، ئاڵوودەبوون بۆ چارەسەری بۆ نمونە تۆ لەوانەیە سەر ئێشە هەبێ بچی حەبێک وەربگری لە بۆ نمونە لای پزیشکیان لە شوێنێک حەبێک وەربگری، ئەو حەبە هەستەکی کە بۆ جاری دووەم و سێم تۆ هەر بەو حەبە چاکە بیتەوە، ینی ئەگەر ئەوە نەخۆی تۆ کێشەکە چارەسەر نابێت. ئەمانە هەمووی سەرچاوی ئاڵوودەبوونە، ینی هەموو ئەو شتانەی دەوروبەر کە وایان دانەوە تۆ ئاڵوودەبی بەهۆیەوە، ینی بیگریت و نەتوانی بێریبی، نەتوانی تەرکیکەی. اینجا زۆر بە جوانی باسی ئەوەکە کە ئێمە چۆن ئاڵوودەی زۆر شتین لە دەوروبەرمان و هێشتا هەستی پێ ناکەین، وا ئەزانین ئاڵوودەنین، ئەڵێ ناتوانین بەجێ بێلین. بۆ نمونە ئەگەر لە کەسێ بپرسی ئەڵێ ئەتوانم سۆشیال میدیا بەجێ بێلم، ئەگە بمێ بەکاری نێنم، بەڵام هەروە بزانم هەواڵ چییە، بزانم هاوڕێکانم چۆنن. ئەم شتانە ئەمانە هەمووی دروستکراوە بۆ ئەوەی کەسەکە ئاڵوودە بێت. کە تۆش ئاڵوودە ئەبیت، زیاتر چییە بێت؟ باڵانسی ئەو هۆرمۆنە لە مێشکت تێکەچێت. ئەم کتێبە باسی باڵانس ڕاگرتنی ئەم هۆرمۆنە ئەکات، لەبەرەوەی زۆر فاکتەری دەرەکی هەیەوەکو باسم کرد، کارەکاتە سەر ئەم هۆرمۆنە و کارەکاتە سەر ئەو بڕیارانە و کردارانەی کەیکین لە ژیانمان. کتێبێکی زۆر خۆشە، نازانم بە کوردی هەیەیانە، بەڵام ئەگەر بە ئینگلیزی بای ئەوە ئینگلیزیەکی زۆر سادەشی بەکارهێناوە، ئەتوانن بە ئۆنلاین لە ئەپلیکیشنەکان دایبەزێن و بیخوێنەوە. کتێبی دووەم من ئەم دکتۆرە ناوی جو دیسپەنسێ زۆر معجبی کارکتەر و شێوازی قسەکردن و ئەتەکێت و زۆر کەسی، ینی زۆر دکتۆرێکی هەستەکی زۆر ئارامە، زۆر بە جوانی شتەکانت تێئەگەێنێت، هەرچەنە خۆی دکتۆری بۆ نمونە دکتۆری نیورۆساینس، یعنی دکتۆری مێشک و دەمار و شتانەیە، بەڵام کتێبەکەی زۆر بە ئاسانی باسی کردو. هەندێک بەشی هەیە زانستیە، بەڵام ئەم کتێبەی کە پێی ئەڵێن Becoming Supernatural، ئەم کتێبە باسی چیەکە؟ خۆی ئەم دکتۆرە ینی پەیامەکەی چییە؟ هەرچەنە زۆر ڕخنی لێ ئەگیرێ، ئەڵێن کە زۆر مارکتینگ لە کتێبەکانیە، زۆر مارکتینگ بۆ کۆرسەکانی ئەکە، ئەو کۆرسانی کە ئەبێ پارە بیت و بەشدار بیت. ئەم دکتۆرە دکتۆر جو زۆر باوەڕی بە ڕوحانیەت هەیە و باوەڕی بە مدیتیشن و یۆگا هەیە. ئەڵێ تۆ ئەتوانی لە ڕێگەی مدیتیشن هەموو شتێکی خۆت بگۆڕیت، ینی تەندروستی مێشکت و منتال هێڵت و تەندروستی لەشت بگۆڕیت بە مدیتیشن و بە چەند پرۆگرامێک کە خۆی باسیەکات. ئەم کتێبە باسی ئەوە ئەکات مرۆڤ چۆن ئەتوانێت بەسەر مێشکی خۆیان زاڵ بێت. لەبەر ئەوەی باسی ئەوە ئەکات، ئەڵێ کە مێشک بەرپرسیاری یەکەمە لە هەموو ئەو شتانی کە لە ژیانی تۆیان ڕوئەیە، ینی بۆ نمونە ئەو هەستانەی کە دەری ئەبڕیت یاخود ئەو سیچویشن چی پێ ئەڵێن ئێستا بۆم نایە سیچویشن، ئەو بارودۆخە ئەو بارودۆخەی کە تۆی تیایی هەمووی مێشکتە وات لێ ئەکات بەو جۆرەبی. دڵت تەنگە مێشکتە کە زاڵە بەسرت وات لێکە تۆ دڵتەنگبی، دڵخۆشبی، بێتاقەتبی، تەمەڵبی، هەستی گورج و گۆڵبی، ئەمە هەمووی ئازاتی مێشکە بۆ تۆ. ئەنجا ئەڵێ چۆن مرۆڤ بتوانێت خۆی لە ڕابردووی خۆی ڕزگار بکات. بۆ نمونە مەبەستی چییە؟ بۆ نمونە ئەگەر کەسێک قسە لەگەڵ کەسێک بکەی، هەندێک جار ئەبینی باسی حادیسەیەکت بۆکە پێش 10 ساڵ ڕوویەوە، بەڵام کە قسەکە ئەگێڕێتەوە هەمان هەست و هەمان هەڵچوونی هەیە، یان لەوانەیە ئەگری لەوانەیە بێتاقەتە بێ، وا ئەزانێ ئێستا ڕوویەوە، بەڵام حادیسەکە پێش 10 ساڵ ڕوویەوە، پێش 20 ساڵ ڕوویەوە. کەسێک بەجێی هێشتە، خۆشەویستەکەی بۆ نمونە بەجێی هێشتەوە، وا ئەزانێ ئێستاە هەمان هەست و هەمان بێتاقەتی و هەمان گریان و یعنی ئەم کەسە مێشکی ئەوە نەزاڵە بەستەریە کە
وای کردووە بەشێکی ئەم مرۆڤە یعنی هەستەکانی هەمووی لە ڕابردوو بێت. خۆشی ئێستاە چەند ساڵێک شتێپەڕیەوە بەسەری جا باسی ئەوە ئەکات چۆن ئێمە ئەبێت ڕۆژانە بجەنگی ڕۆژانە شەڕ بکەی بۆ ئەوەی بتانی بەسەر مێشکی خۆتا زاڵبی لەبەر ئەوەی وەکو ئەژدیهایە کە ئەگەر نەتوانی کۆنتترۆڵیکەی زۆر شتت یەت بەخەیاڵە زۆر شتت پێ ئەڵێ کەوان نییە کە زەرەری بۆ تۆ هەیە و زیاتر پرۆگرامەکانی ئەم دکتۆرە بۆ ئەو کەسانەیە کە خەمۆکیان هەیە کە دڵتەنگن کە هەست بە بێتاقەتی ئەکەن ئیتروا ئەزانن دنیا بەسەریانە ڕووخاوە بە هیچ جۆرێک ناتوانن بەرەو پێش بڕۆن ناتوان ژیانی خۆیان بگۆڕن و ناتوانن لە ڕۆتینیاتی ژیانی خۆیان دەرچن یعنی ناتوانن هەستەکەن هیچ ئەمەلێکیان نەماوە لە حیات ئەم کتێبە بۆ ئەو کەسانە باشە من بۆ زۆر ئەم کتێبە ئەخوێنمەوە کتێبەکانی ئەم دکتۆرە زۆر بۆ ئەخوێنم و زیاتر ئیشی لەگەڵ مێشک هەیە یعنی زاڵبوون بەسەر مێشک کۆنتترۆلکردنی خۆت چۆنیەتی دەربڕینی هەستەکان ینی کەسێکی باڵانس ینی باڵانست ڕاگرتووە کە کتێبەکانی خوێنیتەوە کتێبەکانیم زۆر بەدڵە ئەمە کتێبی دووەم وە کتێبی سێیەم ئەمە زیاتر بۆ خانمان باشە ئەم کتێبە پار خوێنمەوە Becoming Michelle Obama باسی خانمی یەکەمی ئەمریکا ئەکات کە چۆن لە کەسێکی زۆر سادەوە ئافرەتێکی زۆر سادەوە لە لادەیەک ژیاوە لەوە بزەم لە شیکاگۆ ئەنجە چیرۆکی سەرکەوتنی خۆی باس دەکا و هانی خانمان ئەیە کە چۆن بەهێز بن و بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن چۆن بتوانن خەونەکانیان بێنەدی و چۆن ئەم ئافرەتە لە کەسێکی زۆر سادەوە دوای ئەوەی کە باراک ئۆباما ئەناسێ و ژیانی هاوسەری پێکەێنن دوای ئەوە ئەبێت بە خانمی یەکەمی ئەمریکا من زۆر حەزم لەو کتێبانەیە کە بۆ نمونە کە باس لەوە ئەکات خانمان چۆن پەرە بە خۆیان بێن ینی چۆن فێری کتێب خوێندنەوە بن چۆن بە دوای خەونەکانی خۆیانە بگەڕێن چۆن کەسایەتی خۆیان پەرە بێبیێن و کەسێکی تێگەشت و کەسێکی ڕۆشنبیر بن لە لایەنی قسەکردن و لایەنی دەربڕینەوە گفتوگۆکردن قبولکردنی ڕای جیاواز نەترسن ینی ئەو شتانی کە زۆر وات لێ ئەکا وەکو خانمێک چاو نەترسنیا ئازابی باشە ئەمەش ئەو کتێبێ زۆر ینی زۆر خۆی چیە خۆی ئەمە زیاتر باسی ژیانی خۆی ئەکات بەڵام چیرۆکی زۆر خۆشی تایە و شتی زۆر بە سوودی لەگەڵە و ئەم کتێبە کە ئەیکڕی جۆرنەڵێکی لەگەڵ ینی وەکو دەفتەرێکە پرسیار ئەکە و وەڵامەکانی خۆت ئەینووسی تۆ باسی مناڵی خۆتەکەی باسی ئەو خاڵە بەهێزانەی خۆتەکەی باسی ئەنجام ئامانجەکانی خۆتەکەی لە ژیان کە چی بکەیت و چۆن بەدەستیان بێنی هەمووی ئەینووسیتەوە بۆ جۆرنەڵ گرنگە ینی نووسینەوە لەبەرەوەی نووسینەوە کاریگەریەکی زۆری هەیە بۆ ئەو کەسانی کە حەزەکەن بە پلان ژیانیان بەڕێوە ببن و چۆن وا بکەی کە نووسین ببێتە بەشێک لە ژیانە چکە نووسین زۆر گرنگە لەبەرەوەی تۆ لەوانەیە زۆر شت بەخاڵ تا بێت لە بیرت بچێتەوە باشتر وایە هەر شتێکێت ینی دەفتەرێکی بچووک لای خۆتە بێ هەست بە چیەکەی ڕۆژانە ئەتەوێت چی بکەی چی فێربی ئامانجەکانت چیە لە ژیان پلانی ئەم ساڵە چیە پلانی ساڵی داهاتووت چیە پلانی 5 ساڵی داهاتوو چی هەمووی بنووسیتەوە ئەوە زۆر باشە سوودی زۆرە بێت بۆتان ئەمە ئەم سێ کتێبە لە ئەڵلقەی ئەمڕۆ باسمان کرد هەرچەنە ئەمە ئەڵلقەی یەکەمە نازانم ئیتر نازانم کۆمنتی خەڵک چۆنە بێ پۆزتیڤە نێگەتیڤە بەڵام زۆر حەز دەکەم لە ئەڵلقەکانی داهاتوو ئەگەر بینەرەکانم حەز بکەن و کتێب خوێنەرێکی بەهێز بن حەز بکەن لە کەناڵەکەم دەرکەون و بەیەکەوە باسی گفتوگۆی کتێب بکەین و بۆ ماوەی 10 خولەک 15 خولەک بێک ئەتوانن ئیمێڵم بۆ بنێرن بۆ ئەوەی بتوانین ڤیدیۆیەک ئامادە بکەین و ئێوەش باسی ئەو کتێبانە بکەن کە خۆتان هەستان لێ و هەستەکەن خەڵک سوودی لێ ئەبینێ و هەستان لێ لەگەڵ خەڵکە بەشی بکەن ئەگەر پێتان ئاساییە چاپێکەوتنتان لەگەڵ بکەم بە شێوەی ئۆنلاین ئەوە بە ئیمێڵم بۆ بنێرن ئینشەڵڵا شتێکی لێکەین اینجا هەتا کتێبێکی ترنا هەتا ڤیدیۆیەکی تر و ڕڤیوی کتێبێکی تر ئەوە منە بێ بڕۆم و کۆمنتان بیر نەچێ و ڕای خۆتان بنووسن لەسەر ئەڵلقەی یەکەم و هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ